ما في خۆت التقاطی کەی هەرچەندە ئێستا مەسەلەن هەم لە حکوومەتی عێراق هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو حەقە دراوە کە معلومە بدرێ بە ڕۆژنامەنووس ڕۆژنامەنووس داوای زانیاری کرد حەقی ئەوەی هەرێ معلومەی بدرێتێ بەڵام هێشتاش موظف چینێکی زۆر ترسنۆکن یعنی لە مارکسیزما بەهین وەسفێکەن بە ئەلبورژوازیە سەغیرە زۆر ترسنۆکن یعنی منیش لە واقع حاڵە ژیانی وەزیفیم بینیەوە ئێستاش هەر فەرمانبەرم یعنی چیتە لای مۆزەفێک زۆر جار مەسەلەن من لە فەرمانبەریشم کردووە کەناڵێکی ئاسمانی هاتووە مامۆستا من لە ڕاگەیاندن بوو زەحمەت دەبێ بە جەنابی میگرعام بڵێ لەسەر ئەو بابەتە قسەمان بۆ بکە ڕۆژەیە شتە هەشتێکە مشکلێکە ئەچیتە لای مدیرعام ئەگەر سێ قسێ بکە وەزیر پێی ناخۆش بێ ئاها لەسەری بکەوێ ناڕێگەر با بڕوە مامۆستا ئیزنیم قسە بکەم نا تۆش قسە مەکە ئێڵێم کاکە نەخۆی قسە دەکا نە ئیزنی بە منیشدا من مدیری ئەعلامی ئەو مدیر ئامان نەخۆی ئامادە قسەکان نەڕێگەبن بەس ئەگە ئەتەوێ من قسەت بۆ بکەم وەکو ڕۆژنامەنووسێ من کێشەم نییە قسەت بۆ بکەم لەژێرەوە بنووسە ڕۆژنامەنووس من بنووسە مدیری ئەعلام اینجا هەتا ئێستا مەسەن معلومە لە دەوائری ئێمە نادرێتە سەحەفی بۆ ئەوەی ئیش لەسەر معلومە بکە و مەسەن خەبەرەکەی بۆ خۆت بێ نووسینەکەی بۆ خۆت بێ ڕیپۆرتاژەکەی بۆ خۆت بێ ڕاپۆرتەکەی جوان پڕ معلوماتێ هەتا ئێستا کێشەی ئەوەمان هەیە تەعامل لەگەڵ معلومە زۆر بە حەزەرەکرێت بەڵام مامۆستا پێویستی بەوە نەبووە بچێتە دایرە ئەو خۆی وەکو گەڕیدێ گەڕاوە شوێنەکانە لە هەر شوێنێ بابەتێ سەرنجی ڕاکێشان بێ وتارێکی نووسیوە خێرا نزیکترین ڕۆژنامە لێەوە لەکوێ خۆ دەستیمی کردەوە لە ڕۆژنامەکەیان ڕابووەتەوە دەستی خۆش بێ کارێکی چاچی کرد ئەمە شتانی لەم کێوەیە کۆ کردەوە کارێکی زۆر پیرۆزی کرد ومێت دەکەم لەسەر سوورێدیە 23 لە قەڕەسێکەکەی مەجالێکی زۆری معرفی بڵاوەکاتەوە خەبەری تایە تەحلیلی تایە ریپۆرتاجی تایە مذەکەراتی تێدایە وتاری سیاسی تێدایە تەحلیلی تایە اقتصادی تێدایە دولەری تایە وەرزشی تایە ئەخباری منەوەعی تێدایە فەنی تێدایە مۆڵغی تێدایە تەنانەت مەطبەخیش لەبیر نەکراوە مەسەلەن سەفحەی مەزاقیان هەیە شتێکی وان کەواتە ڕۆژنامەگەری سەرچاوێکی زۆر گرنگی معرفەیە کە بەداخەوە لای ئێمە مەسەلەن زۆر کەم بایەتی پێدرێت هەبوونی ئەرشیفی ڕۆژنامە زۆر گرنگە یعنی بۆ نمونێ ئێمە لە کارێز بایەتێکی زۆرمان بە ئەرشیف داوە ئەرشیف مەسەلەن لە حدودی ئیمکانیەتێکی کەمە تۆ چۆن مەکتەبە عامی کەرتوسێکی ئەرشیفی ڕۆژنامەکان زۆر بەتاڵی هەڵگیراوە ئەوەندە بایەتی پێ نەدراوە بەڵام مەسەن ئێستا هەست دەکەن مەسەن ڕۆژنامە چەند مهمە ڕۆژنامەیەک هەیە یا گۆبارێک هەیە ئێمە گەلاوێش کردیانە 15-16 مجلد هەموو تۆ مەسەن تۆفیق وهەبی لە ساڵ ئەوەلیا وتارێکی لەسەر بابڵین مێژووی کورد لەسەر زمانی کوردی لەسەر وانێکی معرفی نووسیوە لەسەر بابل نووسیوە لەسەر ئاشور نووسیوە تۆ ئەگەڕیتەوە سەر مجلەکە یا ئەنستەن اسماعیل کەربەلی کاتی خۆی کە گۆڤانی لیسان العەرەبی کردووە تۆ ئێستا ئەگەڕیتەوە کەی دەگەی کە تێگەیشتنی ئەو سەردەما معلوماتی ئەو سەردەما چۆن تەعاملی لەگەڵ ئەو شتانە کردووە مامۆستا لێرە چی کردووە مامۆستا بەسپاسەوە دای پێم کە من کێشەی بۆ بنووسن یعنی وەکو هەڵسەنگاندنێک وەکو چۆن بڵێ بە حوکمی ئەوەی کە من لە ڕۆژنامە نووسێت پێویست تەسکیەکی بکەم ئایا بڵاوکردنەوەی ساڵە 70 ساڵە لە کەرکووک ئەژێ زاکری وێنەی 70 ساڵی کەرکووکی تیا خەزدا وەختێک کە مەسەلەن بە عومەر ڕەبیعی ناتێ ئەفەڕێ سەردەمێک بێتەوە بیری حەدیقەی عومەر ڕەبیعیان مامۆستایەک باسێکە سەباح هەرمز دەبێ ئێستا لە عەنکاوە ئەژێ هەر خەڵکی کەرکووک بوو لە کەرکووکی لەدایک بووە ئەڵێ لە مەقالێکە ئەڵێ ئەجمەل مەنطقە فی کەرکووک ئاوا وەسفەی عومەر ڕەبیعی دەکا بەڵام تۆ ئێستا بچە سەیری عومەر ڕەبیعی کە وشک بۆ تۆ حەیاتی تیا نەماوە ئەمە مەسەلەن بۆ وتارێکی ڕۆژنامەنووسی زۆر مهمە مەسەلەن گەنجێک ئێستا بەتەک عومەر ڕەبیعی نابڕوە شتێک نییە وێنەی عومەر ڕەبیعی لای ئەو گەنجە ئەو وەزعی ئێستایە بەڵام ئێمە کە بە عومری بەبیرمان دێت ئەو ڕێگای کوردنیش سەرخاسە نەبوو ڕێگاکە لە شارەکانی ترەوەهات خانەکەەوە دەبێسی پێ قتارەکەشان نماوە ئەمەش بەشێکە لە زاکری ئێمە کە بە عومەر ڕەبیعی کوفتی ئیتر جەوێکی خەیاڵی بوو بەڕاستی ئەمە بۆ سایکۆلۆژیای مرۆڤ زۆر گرنگە تۆ لە شارێکە ئەژین باخچە دەنج بولبول گوڵ گوڵزار ئەمە جۆرێک لە هێمنی و ئارامی بە مرۆڤەکانەدا
لاواردنەوەی هەست و شعوری مرۆڤ زۆر گرنگە. مامۆستا کە تێپەڕیوە ئەم مۆزای ئێستا دەبینێت دەستی داوەتە قەڵەم وتارێکی مەسەن لە یەکی ئەوە لە ڕۆژنامەکان نووسیوە. اینجا ئەم وتارە ئەبێتە سەرچاوە، چونکە وەکو عەرزم کردن گەنجێکی ئێستا گەنجێک کە با بڵین 20 ساڵ 30 ساڵە تەمەنی تا چەند ساڵیش ڕەنگە نەزانێ ئومڕەبیعی چییە، نەزانێ مەسەلەن باکووری قەڵای هەولێر کاتی خۆی باخچێکی زۆر جوان بوو، گوڵبزار بوو، نافورەی تیا بوو، جەمێکی تر بوو، مەسەلەن ڕووبەری سەوزایی لە کەرکووک ئاوا بووە. هەموو شتانە ئەبنە بەشێک لە ڕابردوویە کە لە پەردەی خەیاڵا نین. حتى ئەگەر فیلمی دیکۆمانتاریشە بێت لە قیمەتی ئەم نووسینانە کەم ناکاتەوە. مامۆستا کۆڵی ئەم شارەیە وەکو ئێوەی ماگەس هەموومان کەرکووکمان خۆشەوێ، ئەو شارەی کە هەناسەیەکی ئادەی ئەو شارەی کە هەر هەموومان کەلاقاتێکی خۆشمان لەگەڵێکە هەیە، هەموو ئەو شتانە ڕایەڵێکی یادگاری دروستەکە. ئێمە ئینتیمامان بۆ کەرکووک هەیە، کەرکووکمان خۆشەوێ و بە حەقەتیش وایە. من 32 ساڵ بە ناچاری لە کەرکووک دوورخراوە، خۆ ڕەنگە ئێستا تۆ هەولێر ببینی شارێکی مۆدێرنە، یعنی مەسافەیەکی زۆری بڕیوە لە مۆدێرنێتە شارێکە ئیمارات لێگەڵخان. بەڵام باوەڕتان بێ دوای 32 ساڵ کە ئەچم بۆ هەولێر بە حاڵ یەک شەو خۆم ڕاگرم خێرا دێمەوە کەرکووک. ئێرە تۆ هینە مەخزەنی یادگاریەکانتە، ڕوحت لێرەیە، کەیفت بە هەموو شوێنێکی بێ. ڕاستە شارێکی بێخزمەتە، بەڵام هەست بە ئینتیما دەکەی بۆ ئەم شارە، هەست بە ئینتیما دەکەی بۆ خەڵکی ئەم شارە. محەلەی موسەڵا، محەلەی ئیمام قاسمەی تر نازانن قەڵایە قەبرستانەکەیە، هەموو شتانەیە خاسەیە، هەموو شتانە کۆمەڵ یادگارن، تۆ بەشوێتەوە بەستێتەوە. بەبێتی مامۆستا جگە لە وتارانێ زۆربەی وتارەکانی لە هینا بڵاو کردوێتەوە لە ڕۆژنامەکانی کەرکووک بە زمانی کوردی کە لە 2003 بەدواوە لە کەرکووک دەرچوون. معلومی جەنابتانە یعنی پێش 2003 سیستمی سیاسی عێراق وا بوو، ئازادی نەبوو. یعنی ئێستا من لێرە دانیشتوم ئیجازەم لە کاک محەممەدی شۆر نەگرت و نازانم حەمدانی ئاوا دوور دانیشتووە. مەسەلەن وتم ئیجازە لە کاک محەممەد وەرگرم، من بە حوڕیەت دەمەوێت قسەکەم، بەڵام هەستم کرد وتم خۆ چ مشکلەیەک نییە، یعنی بە حەقەت ئێمە لە بەغداش بە حوڕیەت قسە ئەکەین. لە 2003 لەگەڵ هەموو ئەو سلبیاتەی کە هەیە بەڕێزان، یعنی لەبیرمان دەچێت، یعنی حوڕیەت هەیە، ئازادی هەیە. ئێستا ئێمە لێرە دانیشتوین، هەر یەک لە ئێمە بە کاملی حوڕیەتی خۆمان نەتوانین قسە بکەین. لە 2003 بەدواوەتەبی گۆڕانێکی گەورە لە دۆخی کەلاینی سلبیشی هەیە دەبی. لاینی سلبی ناو کەرکووک نییە بەڕاستی. زۆر جار مەسەلەن خەڵکی غەیرە کەرکووچی کە ئەچیتە شارەکانی تر دەربارەی کەرکووک قسە دەکەن، کورە ئەڵێن کاکە کەرکووک خەڵکی کەرکووک ئاوان بەخوای ئاوان، هیچ مشکلە لە بینی کەرکووچەکانیان نیە. بڕۆ پیاسێ بە بازاڕی قەڵایەکە، وەرە شارە جمهوری، بڕۆ لای دکتۆر، بڕۆ دووە دائیرە، مشکلە لە بینی کەرکووچەکانیان نیە. دۆخێک هەیە کە دەستکاری وەزعی کەرکووکەکاتە، گۆڕانکاری تەئسیری لە کەلتوری کەرکووک دەکات، هەوڵ دەدات دۆخی کەرکووک بشێوێنێ. هەموو ئەو شتانە تەبێ ئێمە هەستی پێ دەکەین وەکو کەرکووچیەکان، وەکو ئینتیمامان بە ئەو شارەیە. هەر چۆن لەبیرەکەینەوە خەیاڵمان چییە، زمانمان چییە، ئاینمان چییە، مەزهەبمان چییە، ئەمە هەموو ئینتیماعاتی فەرعیە. ئینتیماعی ڕئیسیمان چییە؟ بۆ شاری کەرکووکە. هەمووشمان لە یەک نقطەیە دەگرینەوە کە کەرکووکمان خۆشەوێت، پێمان خۆشەکە. ئەلەو بازنەی بیرکردنەوەیە نووسینەکانی نووسیوە. وتارێکی لە ڕۆژنامەی هەواڵ بڵاو کردوێتەوە، وتارێکی تری لە ڕۆژنامەی باسەڕە بڵاو کردوێتەوە، یەکێکیکەی لە کەرکووچی ئەڵغا بڵاو کردوێتەوە. ئیتر لە هەر شوێنێ شتێکی بینی بێت سەرنجی خۆی داوە، پێشنیاری خۆی داوە لە مەوقعی مەسئولیەتەوە. تەبی ئەمانە کۆمەڵی وتارن. من ئەگەر بمەوێ مەسەلەن بڵێن دراسی شخصیەتی مامۆستا بکەم، دراسی ڕوئیای بکەم بۆ شاری کەرکووک، من پێویستم بەوەیە کۆمەڵی ڕۆژنامە بگەڕێن، هەموو ژمارەکان تا بزانن لەکوێ ڕاوی کردوێتەوە. بەڵام ئەو پیاوەتی ئەوەی کردووە هەستاوە هەموو وتارەکانی کۆ کردوێتەوە، کردوێتی ئەم کتێبە. من بە ئاسانی ئەزانم لە ماوەی 20 ساڵی ڕابردوو مامۆستا بەرامبەر بە کەرکووک وەکو کەرکووچیەک چۆن بیری کردوێتەوە، چۆن بیری لە کەرکووک کردوێتەوە، ڕەخنەی چی بووە، خەونی چی بووە، هیواکانی چی بووە. هەموو شتانە لێ کتێبەیە ئەبینن. جگەلەوە دووسێ بەدوادەوە چوو هەستێکی سەخت ئازادیەکە زۆر هەبوو. یعنی چەند ڕستێکی کەمی نووسیوە، مەبەستی بووە معلومێ ڕاستکاتەوە، معلومێ بگەیەنێ، چونکە معلوم جەنابتانە مرۆڤی نووسەر، مرۆڤی ڕۆژنامە نووس، مرۆڤی شاعیر، هەر کەسێ لە
لبازنەی معریفەدا کار بکە ئاستی حساسیەتی زۆر بەرزە حساسیت و هەستکردن بە مەسئولیت لای کەسی لەسەر زۆر بەرزە ناتوانین لە شوێنێکا ببینین کە سیستەمی مرور تێک چڕژاوە بە ڕێچی خەڵکەکە ناڕوان ناتوانین موقفت دەبێت ئیتر بە مەقالەیەک لەگەڵ ژانەکە هەست بە ئازارەکەی یا بە جادێکا بڕۆی سیرکەی مەسەلەن پیسە یا بە شوێنێکا بڕۆی کە یعنی نازانم ناڕێکیەک لە شوێنەکەیا ببینی بۆیە حساسیەتی نووسەر یەکجار بەرزە بەرامبەر بە جوگرافیا بەرامبەر بە شوێن بەرامبەر بە سەردەم بەرامبەر بە خەڵکەکەی بەرامبەر بە ئینتیمای بۆ شوێن کتێبەکە زۆر هەڵدەگرێت دوایین قسەی من ئەوەیە بەڕێزان یعنی ڕەنگە بپرسن بسر ئەوە ناونیشانەکەی دەبی بیرەوەریەکانی شارێک کۆمەڵە وتار وەکو عەرزم کردن ئایا کۆمەڵە وتاری ئەوەیە بگرێتە کتێب بەڵێ ئەوەیە چونکە هەر یەک لە ئێمە وەکو عەرزم کردنی یعنی لە لەحزەیەکە خۆتە زانین یعنی ئێستا مەسەلەن ئەو ڕۆمانکاریانەی لە 20 ساڵی ڕابردوو لە 30 ساڵی ڕابردوو لە 50 ساڵی ڕابردوو بەسەر کەرکوو کاتێپەڕیوە هەمووی ئەچێتە پەردەی خەیاڵەوە ئەگەر بێت و نەنووسێتەوە پێ چۆن نەنووسێتەوە بە کتێب مەسەلەن ڕواعیەک بێت بێ ڕۆمانێکە نووسێت مەسەلەن مامۆستامان هەیە لێرە ڕۆمانێک نووسێت یا چیرۆکێک نووسێت دێ مەسەلەن لە ڕۆمانێکە باس لە کەرکووکەکە مەسەلەن ڕەنگە باسی لە ساڵەکە ڕەنگە باسی لە ساڵەکە ڕەنگە باسی حەدەسێکە لە مێژووی کەرکووکە دقی ئەدەبی دقیق نابێ ئەلمی نابێ موضوع نابێ وەکو ئەوەی کە تۆ لە بابەتێکی ڕۆژنامەیە بڵاوێکیتەوە چونکە دقی ئەدەبی گشت بە خەیاڵە بەستێ من حەزەکەم چیرۆکێ بنووسم حەزەکەم ڕۆمانێ بنووسم دێم بە کەیفی خۆم خەیاڵی تێکەڵەکەم وێنەیەک دروستەکەم کە لە واقعان نییە بۆ منی ئەدیب جایزە بۆ منی ئەدیب ئەبێت ڕوایەک لەسەر کەرکوو بنووسم کەرکوو وەکو مامۆستا عەواد عەلیمان هەیە ڕۆمان نووسە دەبێت لە شوێنێکە لە ڕۆمانەکانیا کەرکوو وا پیشانەدا لەسەر دەریایە لە واقعات وا دەریا لە کەرکووکە هەیە دەریا نییە خۆ بەیگۆن نییە خۆ ئەسکەندەریە نییە بەڵام ئەو دێ کەرکوو وا وێنادەکە لەسەر دەریایە ئەمە خەیاڵە و حەقیشێتی حەزەکە بەسەرەن کەرکوو لە خۆشەویستی خۆی بۆ کەرکوو لە هەست و ئینتیمای خۆی بۆ کەرکوو وێنادەکا کە ئەمە بۆ کەرکوو شانازیەکی زۆر گەورەیە بەڕاستی چونکە تۆ لە یەک کاتە سەقافەی تورکمانی لەلایەکەوە دێ سەقافەی عەرەبی لەلایەکەوە دێ سەقافەی سریانی دێ سەقافەی کوردیش دێ بە چوار سەقافەت تۆشت وەرەگری هەر لە شارەکەی خۆتە تەنانەت منداڵانی گەڕەکەکەمان فێری چوار زمانە بن هەر زمانە بۆ خۆی کلتورێکە بەڕێزان یعنی ئێستا کە تۆ ئەچیتە مەسەن حەی عەسکەریە ئەچیتە ڕێی بەغدا سێ ماڵ دراوسەیەکن ماڵی کوردە ماڵی عەرەبە ماڵی تورکمانە منداڵەکان فێری سێ زمانە بن لە یەک کاتا سێ کلتور وەرەگرن ئەو منداڵە زۆر زیرەکە بێ قابلیەتی گەشەکردنی ڕۆحی مەدەنیەتی ڕۆحی تەسامح ڕۆحی لێبوردەیی لای ئینسانە زۆر بەرزە بێ کتێبەکە بە کوردی نووسراوە من یەک گلەییم هەیە یعنی بەڕاستی ئێمەی عەرەب و تورکمان مەسەلەن عەرەبی ئەخوێنینەوە بەڵام بەدەگمەن نووسەرێکی عەرەبەیە با حەمە حەمدانی گوێ لێ ڕابگرێت من خۆشم ئەو کەموگڕێمە تاجی سەری ئەم دانیشتە مامۆستا مەتینە کە هەر سێ زمانەکە دەزانێ و لە نێوان هەر سێ زمانەکەدا وەرجێڕان دەکات بەڕاستی ئەوەی لە کەرکوو دژێت پێویستە ڕێز لە هەر سێ زمانەکە بگرێت مەسەلەن ئەو کتێبە بە کوردی دەرچووە نابێت هەر کوردەکان بخوێنەوە ئەبێ برایانی تورکمان و برایانی عەرەبیش بخوێنەوە کتێبی بە تورکمانی دەرچوو پێویستە کورد و عەرەبیش بخوێنەوە لە عەرەبیدا مشکلەمان نییە وەیتر عەرەب خۆیان بەسەرمانە فەرز کردوچی پێکاکە دەسەڵات بەدەست ئەوانە و بەغدا بەدەست ئەوانە و زۆریش قسە بکەین بەخوای ڕەنگە جنسی عەلاقەکەشمان لێ بسەنەوە و سەریشمان بکەن و دەسەڵاتمان نییە ڕێزە بۆی بەڕێزێت زۆر سپاس. السلام عليكم. من صفات الصحافة أنه مجال نقدي. أنت بكتاب ما تقدر تكتب مثلا أنت نص أدبي تعالج بالمسألة يحضر الخيال يكون كلش حاضر. الخيال يكون بالنص الأدبي حاضر لكن من لغة الصحافة تكون الموضوعية والواقعية وإيصال الحقيقة المعلومة ما تقبل الخيال يعني لغة الصحافة في كل مجالاتها ما تقبل الخيال مطلقا
لازم ان انت تكتب مثلا تريد تنشر في المقال او في الخبر، اذا ادنى شك به هيئه التحرير ورئيس التحرير او مسؤول الصفحه ما ينشر لك اياها. فالاستاذ من مر على هالاماكن وشاف شغلات تحسس منها، يعني تألم. فموقفه شنو؟ كتب مقال وصل اقرب جريده نشرت المقال. طبعا حكى على منطقه بردقارمان، بردقارمان بالعربي تعني حجر البطل او حجر البطل، صخرة البطولة. صخرة البطولة. هاي طبعا انا من الناس كل ما شفت امور في السليمانيه من السبعينات التاريخ حاضر بكثافه في موقع جغرافي في صخره على موقع صخره، يعني مجرد صخره يمكن ثلاث اربع مرات مثل هذا الميزه المنطقه اللي قدامي. تحس التاريخ مكثف بكثافه حاضر بهاي على هاي الصخره. مقاومه الشيخ محمود ومعركته ويا الانجليز وبعدين شلون ينصاب وذبنا بسعد، هو مصاب يذبنا بسعد. التسميه اجت من الحدث التاريخي، فكل ما كنا نمر نلتفت عليها. انا من الناس اللي تلتفت عليه، ليش؟ لانه الذاكره تحفزك هنا حصلت المعركه، شنو الاثر الباقي من المعركه، من المشهد البطولي، ان الموقف البطولي او اي شيء تريد تسميه الحدث التاريخي الجليل هي هاي الصخره الشاهده. فتحس انه هاي جزء من ذاكرتنا، جزء من تاريخنا، تحفز. الاستاذ من شاف الصخره يعني كاي صخره اخرى، يمكن حضرتك تمر مقالي عن تاريخ الشيخ محمود تشوفها كجزء من طبوغرافية المنطقة، ما كثير عندك أي مسألة، بس أنا اللي قاري التاريخ، اللي أدري الحدث وحضور التاريخ بهذا المكان أتحسس من أشوف هذا المكان مهمل ما مهتمين به، فتكتب لي مقال. لكن هسه من تروح للسليمانية تجتاز درب البزيان تشوف لا تمثال الشيخ محمود، تشوف منطقة مسيجة، فتحس أكو كتابة تعريفية. انت اللي ما عندك معلومات او انا اللي ما عندي معلومات من امر المنطقه احس هاي اكو شيء، اكو حضور للمشهد التاريخي، للملحمه التاريخيه اللي حضرني. فكتابات الاستاذ تجي من هالمنطقه، من هذا المنطق. النقد في مختلف مجالاته طبعا، ومن حسن حظ الاستاذ يعني بهاي الفتره 2003 ولي جاي تعرف صارت عندنا صحافه كركوك، صحافه نشطه، امكانيات توفرت، مؤسسات اعلاميه توفرت. من فوائد الصحافه اذا طبعا ما دخل بها التحريف، اذا كانت حره، طبعا من شروط الاعلام ان يكون حر، لان من يفقد الحريه تدخل في حلقه مغلقه، خارج هاي الحلقه او يؤدلج الاعلام، من يؤدلج يفقد قيمته. لكن من يكون الحر، شرط الحريه هو شرط الاعلام الناجح. فتوفرت الحريه للاشاعات مع كل السلبيات اللي رافقتها ولسه، لكن قلت هسه احنا هنا قاعدين بدنا نحكي بمطلق حريتنا، يعني ما نخاف من احد، لا اكو جهاز امني يراقبنا، لا نخاف من الاستخبارات، لا اكو شرطه سريه تراقبنا، لا اكو شرطه، لا الدوله ليش تقول انت هيك. فهاي الحريه نقطه كلش مهمه. من هاي الحريه بدا كتابات الاستاذ، مواقف يشوف. طبعا حكينا انه انتماء للمدينه ونقد للشغلات اللي يشوفها، مرات استقراء الحاضر على ضوء الماضي، يشوف اكو تاخر. مرات استقراء الحاضر نحو المستقبل، يدخل في باب التبني، لكن معلومات تكون موثقه. فجمعنا بهذا الكتاب. طبعا يمكن حضرتك عندك شو اسمه كتاب تصور. اي هذا الكتاب طبعا اذا قريته، انا من الناس يعني كثير تعرف الذاكره بس مو كل شيء يستحضر، خصوصا احنا بثوره معلومات، يعني هذا الانفجار الاعلامي والمعلوماتي 24 ساعه، المعلومات ضغط كبير، ضغط كلش كبير، يعني عن طريق النت، عن طريق السوشيال ميديا، عن طريق الفضائيات، عن طريق الجرائد، الصحف، الاذاعات، ما ادري شبكه العلاقات بين المجتمع، تشوف اكو ضخ معلومات كبير، الذاكره ما تقدر تتحملها او تصير ملفات ثقيله، فتنسى انت قبل العام هيك وقت صار بكركوك ما ندري، الشارع يتغير ويروح، تنسى الماضي، لكن الكتابه توثق، الصوره توثق، تعتبر توثيق. هسه الفيسبوك وش يوثق؟ الفيسبوك سويت العام مثل في يوم يجيكم من الصبح. اي طبعا هذا طبعا من مخاطر شو اسمه الثقافه الالكترونيه ساده المحترم، يعني المفتاح مو بدينا، يعني من فوق بالسماء للقمر الصناعي دقمه واحده بس يطفيها، شكل ثقافه الكترونيه تنتهي،
خطرة، لأنه التقنية مو بديتها، احنا مستهلكين مو منتجين. فالثقافة الإلكترونية صح آنية سريعة مفيدة مدري شو يعني عجيبة رهيبة، لكن في نفس الوقت هي في خطر دائم. أي لحظة يطفون شو اسمه السويتش ينتهي شكو معلومات الإلكترونية. تفضل أستاذ علي. استاذ العفو، يعني المداخله مالتك اي موضوع. انا اقول هي يعني الكتابه لازم اكو لها محددات، المحددات شنو هي؟ المحددات الزمن هو هذا المحدد الاول والاخير، يعني سواء قصيده، سواء مقاله، سواء خاطره، هذه كلها لازم تحددها شنو؟ الاحداث، تحددها الزمان والمكان. فالكاتب قدر ان يتوصل الى هذه النقطه والى هذه المساله في تحديد الازمان والاماكن. ليش يقول لك يعني المكان روح ومعنى؟ المكان روح ومعنى، وبالتالي استطاع الكاتب ان يكون هو بارع في تحديد هذه المحددات في مقالاته الموجوده بالكتاب. جملة واحدة، المقالات اللي تقراها هنا نعم. وثائقية، يعني وثائق. حتى مو وان كان الشعر، الشعر النص الأدبي التسادة، طبعا تسادة شو اسمه النص، كلكم شعراء وأدباء وقصاصين. النص الأدبي يحتمل الخيال، وإذا ما به خيال ما يصير نص أدبي، يعني حكي. لكن هذا توثيقي، يعني ما به خيال، ايش ما يقول به حقائق ينقلها ويحكي رأيه. شكرا جزيلا. شكرا لكم. العفو.